وەزیرانی بازرگانی عێراق و هەرێمی کوردستان کۆبوونەوە لە کۆبوونەوەکانە گرفتەکانی پیشەسازی و ئەو بابەتانەی کە هاوبەشن لە نێوان هەردوو لادا تاوتویان کرد قسەیان لەسەر کرد. وەلەو کۆبوونەوەشتا کە بریکارانی وەزارەت بۆ کاروباری بازرگانی و پیشەسازی و بەڕێوەبەرانی گشتی بازرگانی پیشەسازی ئامادەی بوون، باز لە ڕێگە و میکانیزمەکانی چارەسەرکردنی گرفت و کەم و کورتیەکانی بەردەم کەرتی پیشەسازی کراوە. لەوانش تۆماری هێمای بازرگانی، پاراستنی بەرهەمی ناوخۆیی، کێشەکانی تایبەت بە سنوورەکان لەبارەی لێخۆشبوونی گومرگی، ناوچە پیشەسازیەکان و چەند بابەتێکی دیکە. لەسەر ئەو کۆبوونەوە گرنگە ئێمە میوانداری بەڕێز نەوزاد شێخ کامیلمان کردووە کە بەڕێوەبەری گشتی وەزارەتی بازرگانیەوە خۆشیان ئامادەی کۆبوونەوەکە بوون. بەڕێز نەوزاد بەخێر هاتی سڵاو. سپاس. بەگشتی ڕوونکردنەوەیەکماندا لەسەر کۆبوونەوەکە و ئەجەندای کۆبوونەوەکەتان. بەڵام پێم خۆشە لە گرنگترین خاڵەکانی یاخود سەرەکی ئەوەی کە خەڵک پێویستێتی بزانێت لەسەر پسوڵەی خۆراکە ئایا چیتان کرد بۆ ئەوە؟ سوپاس، سڵاو لە بینارتان. هەروەک ئاگادارن ئێمە ئەمە یەکەم سەردانیە کە دەچینە بەغدا، چەند جارێکی کرد سەردانمان کردووە. لە ئەنجامی و سەردانانە لە تێگەیشتنی هاوبەش و مزەکەرەی تەفاهمی نێوانمان واژۆ کراوە. دو سەردانمان لە 5/4 بوو، دوو کۆبوونەوەمان ئەنجامدا. کۆبوونەوەیەکیان لەگەڵ وەزارەتی بازرگانی بوو، کۆبوونەوەیەکیان لەگەڵ وەزارەتی پیشەسازی بوو. لە کۆبوونەوەکەی وەزارەتی بازرگانی پەیوەست بووین بە ئەمڕۆ ئەم ساڵ خۆ ئامادەکردن بۆ وەرگرتنی گەنمی جوتیاران لە سایلۆکان و پێداویستەکانی سایلۆکان و پێداویستانەی کە زەڕورن بۆ ئەوەی کە بتوانین بە ئەو جوتیارانەی کە گەنمەکانیان ڕەدەست دەکەن بە زووترین کات هەوڵ بدرێ پارەکانیان بۆ بهێنرێتەوانێەوە پێیان بدرێ. خاڵێکی کە پەیوەندی بە ئەو سیستەمی یەخستنی ئیسرا و تەزیر بوو کە لەسەر ئاستی عێراق دەمێکە کاری لەسەر دەکرێت، بەڵام نەچێت بوارە جێبەجێکردن. بڕیار بدرا کە لیژنەیەکی هاوبەش بە زووترین کات پێک بهێنرێ بۆ ئەوەی بتوانین ئەو سیستەمەش یەخەینە سەر ئاستی عێراق، سیستەمی ئەلکترۆنیک بە ڕەبط بینەوە بە یەکەوە. خاڵێکی کە قسەمان لەسەر کرد پێویست بوو بە کردنەوەی بنکەیەک لە کۆیە بۆ وەرگرتنی گەنم. ئەوە لە دراسەدایە، ئەمە بڕیاراندا لیژنەیەکی بەپەلە بنێرن بۆی دراسی ئەوێش بکەین. ئەگە بزانین گونجاوە بۆ شوێنەکە بڕیار بدەین ئەم ساڵ گەنم لە کۆی وەربگرین، گەنمی کۆیەنەیە بۆ سایلۆی هەولێر. کەواتە ئەم ساڵە کاتی کۆکردنەوەی یاخود دروێنەیە لەوێ هەوڵ ئەدەین، هەو ئەگەر شوێنەکەمان بزانین گونجاوە ئەو پێداویستانەی کە پێویستن بۆ کۆگاکردنی گەنمەکە بە شێوەیەکی زانستی ئەو کاتە بڕیاری لێ دەدەین. بەنسبەت ئەو استحقاقاتی فەرمانبەرانی خۆشمان کە لەگەڵ بەغدا ئێمە ئەو پارەیە کە لە پێشتر لە هاوڵاتیان وەردەگیرا لای خۆمان خەرجەکرا، ئێستا چۆتەوە بەغدا بۆی مستحقاتی ئەو فەرمانبەرانەشمان تاوتوێ کردەوە. بڕیاریانداوە کە لە ئایندێکی نزیکدا بڕیاری کۆتایی لێ بدەن و ئەو بڕەژ و هاوتابێ لەگەڵ ئەوەی کە لەگەڵ لە عێراقدا خەرج دەکرێت بۆ ئەوەی فەرمانبەرانی ئێمەش بێبەش نەبن لەو مکافات و پاداشتنی کە هەیە. خاڵێکی کە قسەی لەسەر کرا مەسەلەی شەریکاتەکان، ئەو شەریکاتە هێمای بازرگانەکان بە تایبەت پێویستن بە وەزارەتی بازرگانیەوە یەخستنی هێمای بازرگانی بۆی ئەوەی کە لێرە هێمای بازرگانی تۆمار دەکات لە بەغداش بخوا، ئەوەی لە بەغداش لێرەش بخوا بۆی تەنسیق و تەفاومێکی زیاتر هەبێ. بەنسبە شەریکات و یەخستنی تعریفەی گومرکی و سنوورەکان هەموو ئەو قسەی لەسەر کراوە بڕیاردرا لیژنەی پەلەی پێک بهێنرێ. ئەمانە کە قسەتان لەسەر کردووە بڕیاری جدی لەسەر دراوە یان تەنها بۆ وەکوێنێکە یاخود وەکوەیە نەخێرزانی چۆنە ئێمە میکانیزممان بۆ داناوە و دراسە کراوە پێشتریش. بەڵام ئەم کۆبوونەوانە کە چون بەشداریمانە گەڵاکردن بۆکە ئەو لیژانە پێک بێن و بێن ئەو خاڵانەی کە پێشتر گفتوگۆمان لەسەر کردەوە هەردوو لامان ڕایمان لەسەری هەیە ببێ بە مزەکەرێکی تەفاهمیان ڕێکەوتنێک لە نێوان هەردوولا بۆ جێبەجێکردن. زۆر باشە. باشە سەبارەت بە پسوڵەی خۆراکە بکرێ بە ئەلکترۆنی، ئەمە چیتان لەسەرەوە کرد؟ ئەوە خۆتان دەزانن لە ساڵی ڕابردوو لە نەشاری نەجەف دەستی پێکرد بە شێوەیەکی بڵێن تەجریبی لەوێ سەرکەوتنی بەدەستێنا. قۆناغی دووەم هاتە دهۆک، ئێستا هەفتەی پێشوو ئێمە لە دهۆک کۆبوونەوەیەکمان کرد. لەو کۆبوونەوەیەدا بڕیاردرا کە لەوێش دەست پێ بکەین و بە ئامادەبوونی بە هاوکاری بەرنامەی خۆراکی جیهانی WFP ئەوان شاوکاریمان دەکەن لەوێ. لەوێش هەموو ئەو عایلانەی کە لە دۆستنەوەی دوو پارێزگای دۆکن سەر لە نوێ فۆرمێکیان بۆ پڕدەکرێتەوەی بە دیجیتال دەکرێن و کاری لەسەر دەکەن ئینشاڵڵا لە ئایندێکی نزیکدا دەست پێ دەکەن، نەک تەنها لە دهۆک بەڵکو لەسەر ئاستی عێراق هەمووی دەستی پێ کردووە. دوێنێ ژۆفتێکیان هاتە هەولێر لەگەڵ لە هەولێرش دانیشتین لەگەڵیانە بۆی ئامادەسازی بکەین فەرمانبەریان بۆ کۆبکەینەوەی و دەوریان پێ بین بۆ فەرمانبەرانە بۆی بتوانن ئەو فۆرمە پڕکەنەوەی بە زووترین کات ببێ بە سیستەمێکی ئەلکترۆنی و ئەو فۆرمە خۆراکی کاتی خۆی درێژ فۆرمێکی وەرەقە بوو بێ بە کارتێکی ئەلکترۆنی و هەموو زانیارەکانی ناو خێزانیش تێدا بێت. باشە.
چەند جارێک بەڕێستان لێرە میوان بوون باسیەوەتان کرد کە بۆ مانگی ڕەمەزان بەشە خۆراکی مانگانە هەندێک بابەتی دیکەیتیا بێ بەرهەمی کەیتیا بێ هاوڵاتیان چاوەڕێن ئایا دابش کراوە کەی دابەشەکرێ وەچی و چییە ئەنی پێیان بڵێ کە کەی وەریەگرن سەبارەت بە بەشە خۆراک خۆتان دەزانن ئەم ساڵ یەک بەشی 1 و 2 و 3 دابش کراوە وەکو بەشە خۆراک کە 7 مادەیە ئەو سێ بەشە لە سەران سری کوردستان لە هەولێر و تقریبا لە سلێمانیش لە سەدا 95 تەواو بووە ماوە تۆ دووەک تۆزە لە دواوەی ئەویش لەم ڕۆژانە ئینشەڵا ئەویش تەواو دەیە ینی بەشی سێش تەواو بێ ئەو 4 مادەیەش کە بۆ بەشی بۆ مانگی ڕەمەزان هات بریتی بوو لە 2 کیلۆنی شاستە و کیلۆیە شعریە و 5 کیلۆ ئارد و طبقی هێلکە لە سەدا 50 ئەو سێ مادە هاتووە لە سەدا 50 تا 60 هاتووە ئەوەیمان دابش کردووە لە ڕێ بریکار گەیشت لای بریکارەکان بەڵام تەنها هێلکەیە کە هیچ نهاتووە ئەوەی جواب بزانام کێشەی تێدا لە عێراقش لە شارەکانی تریشان هاتووە کەنا ئەو سێ مادەیەکە لە سەدا 50 زیاتری گەیشتە لای بریکارەکانی خۆراک دەتوانن هاوڵاتیان بچن وەریگرن باشە سەبارەت بە کێشەی یاخود کێشە و گیرروگرفتی گومرگەکان زۆر جار بەرهەمێک لە وەرزێکدا زیاد بێت پێویستەکە کە ئەڕێ لە هاوردە بگیرێت یاخود هەناردە نەکرێت بۆ نمونە سەمری شگرام بووە پێویستەکە کە هەناردە نەکرێت بۆی کە نرخەکە لێرە ئەوە بەرز نەبێتەوە پێداویستی ناخۆ پڕکاتەوە زۆر جار لە وەرزی پێگەیشتنە ڕێگە لە هاوردەکردنە گیرا لە پارێزگەکانی خوار و ناوەڕاستی عێراقا چیتان کردووە ئایا گفتوگۆتان کرد گەیشتنە نەتیجە ینی ڕێکەوتنێکی یەکجاریتانداناوە بە میکانزمێک ساڵانە لەم وەرزە بەم شێوەیە بێ و ئاڵوگۆڕی کاڵاکە چۆن بێت سەبارەت بەو نرخ دانانی نرخیان قەدەغەکردن یان زیادکردنی باش لەسەر و کاڵایەنە ئێمە ساڵانە لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵ و وەزارەتی دارایی کۆبوونەوەیەکمان هەیە لژنەی باڵای کشتتوکمان هەیە ڕۆژنامەی کشتتوکاڵیمان هەیە لەو ئەو کاڵانەی کە بە تایبەتی کاڵای و کشتتوکاڵین ئەوە نرخیان بۆ دیاری دەکرێت و دوای ئەو کە نرخیشیان بۆ دیاریکرا باجیشیان لەسەر جیا دەکرێت ئێمە لەگەڵ قەدەغەکردنی یەکجارێکی هیچ مادەیەکان نەبووین تەنها لەگەڵ ئەو کاڵایانە ئەو مادانەی کە لە وەرزی پێگەیشتنی خۆیان لە هەرێمی کوردستان زۆرن باجێکی زۆریان لەسەر دابنهی هاوردە بۆ توانین کاڵەکانی خۆمان بە نرخێکی هێرزانتر هاوڵاتیان دەستیان بکەوێت بەنسبەت هەندێک کاڵاشەوە بەنسبەت گۆشت و مریشکەوە گران بووە گرانبوونی گۆشت پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە نییە ئەو ئاژەڵانەی کە لە ئێران و لە سووریاوە دەهاتن ماوەکە زۆر کەمی کردووە ئەتو هەم تا ڕادەی نەهاتنیش زۆر کەمی کردووە بۆ یەکان نرخەکە گران بۆم جا وەرزی نیشە مەوسمی بڵێن نەورۆز و بەهار و هەمە ڕەمەزانیشە پێداویستەکان و خواست لەسەریان زۆرە عادەتەن هەر کەڵاکیش خواست لەسەری زۆر بوو خستنە ڕوشی کەمە بێت و کە خستنە ڕوشی کەم بوو کاتە نرخەکە بەرزە بێتەوە بەڵام بەنسبەت هێلکەوە هێلکەمە پێداویستی ناو خۆمان زۆرترە لە خۆمان هەندێکی دەچێتە دەرەوە هەندێکی شناخوا دەمێنێتەوانێ بەڵام بەهۆی زۆری تێچووی بەرهەمێنانی هێلکەش و مریشکیش وای لە کێڵگە پەلەوە خاوەنی کێڵگە پەلەوەرەکان کردو کە داوا بکەن کە ڕێگایان بدرێ هەندێک جار هەندێک لەو پەلەوەرانیان بنێن لە خوارد و ناوەڕاستی عێراق چوان پێویستیان پێێتی باشە هەندێک بەڵام ئێمە سنووان بدەن کاتێک کە دەزانین نرخەکە زۆر بەرز دەبێتوانێ ئەو مۆڵەت پێدانە ڕادەگیرێتەوە لایەن نیژنەکان دروستە باشە باسی ئەوتان کرد ئاماژە بۆ کرد کە باسی ناوچەی پیشەسازی هاوبەش کراوە ئەمەیان چۆنەکەی دەستپێیەکان یاخود چۆن بەنسبەت کۆبوونەوەی دووەممان کە لەگەڵ وەزارەتی پیشەسازی بووەوە هەرچەند اختصاسی کۆڤان بەڕێوەبەری گشتی گەشەبیدانی پیشەسازیە باسی بکا بەڵام بە حکومی خۆیش منیش لە کۆبوونەوەکەدا بووم ئەوانیش میکانیزمێکی تازەیان داناوە بۆ ئەوەی کە بەڕاستی هەندێک کارگە هەیە لە هەرێمی کوردستان تۆمار کراون پێویست ناکات بچێتەوە لە بەغاش تۆمار کرێ یا لە بەغا تۆمار کراوە لێرەش تۆمار کرێ وایان لێ دەکەن ئەو کارگانە تەوحید کرێ و یاسا و ڕێنمایی تازە دەرچێ بۆ ئەوەی خاوەن کارگەکان بتوانە سەرانسەری عێراقا بە ئازادانە هەم بەرهەمەکانیان ساخ بکەنەوە هەمیش بەرهەمێنان بکەن بۆیە ئیشی لەسەر کراوە ڕەنگە لە ئاینەیەکی نزیکدا کۆبوونەوەیەکی تری هاوبەش بکرێت لە نێوان هەردوو بەڕێوەبەراتی گشتی بۆی ئەو کێشانە بە یەکلایی بە یەکجاری چارەسەر بکرێن باشە بەڕێز نەوزاد شێخ کامیل سوپاس کە لەگەڵمان بوویەک و بەڕێوەبەری گشتی بازرگانی سوپاس بۆ زانیاریەکانتان زۆر سوپاس